ئەنجا خوای گەورە بۆ سڕینەوەی ئاسەواری شەڕی واتەوات و قسە و قسەڵۆکی دووڕووەکان بە جوانترین شێواز باسی ڕەزامەندی خۆی لە شەهیدەکانەکە وەسفیانەکە بە زیندوو ناویانە بە کە لە لای خوای پەروەردگار. ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا بل أحياء عند ربهم يرزقون فرحين بما آتاهم الله من فضله ويستبشرون بالذين لم يلحقوا بهم من خلفهم ألا خوف عليهم ولا هم يحزنون يستبشرون بنعمة من الله وفضل وأن الله لا يضيع أجر المؤمنين الذين استجابوا لله والرسول من بعد ما أصابهم القرح للذين أحسنوا منهم واتقوا أجر عظيم الذين قال لهم الناس إن الناس قد جمعوا لكم فاخشوهم فزادهم إيمانا وقالوا حسبنا الله ونعم الوكيل فانقلبوا بنعمة من الله وفضل لم يمسسهم سوء واتبعوا رضوان الله والله ذو فضل عظيم إنما ذلكم الشيطان يخوف أولياءه فلا تخافوهم وخافوني إن كنتم مؤمنين. خواهی گەورە فەرمێ هەرگیز وا حساب نەکەن کە ئەوانەی لە پێناوی خوایە کوژراون مردوون، ئەوانە زیندوون لە لای خوای گەورەن، ڕزق و ڕۆزی خۆیان مسۆگەرە چونکە خوای گەورە پێیانە بەخشێ، اینجا دڵخۆش و کامەرانن، بەوە شادمانن کە خوای گەورە لە فەزڵ و ڕێزی خۆیەوە ئەوانەی پێبەخشیون، ئەوان لە لووتکەی ئاسوودەی ڕۆحی و دەرونی و جەستەییان. بۆیە مژدە ئەدەن ئەو مسلمانانەی کە هاتوونەتە ڕیزیان کە نەترستان هەبێ و نەخەم، مژدەی زۆر جۆری نعمەتەکانی خۆیان پێدەن، مژدەی چاکەولوتی خوای گەورەیان پێدەن، بێخەمیانەکەنەوە لەوەی کە خوای گەورە بە هیچ شێوەیەک پاداشتی پیاوچاکان و خێرخوازان بەزایە نادا، لێی بزر نابێ، پاداشتیان چەندین بەرابەرەداتەوە. ئەوانەی کە بەدەنگ بانگهێشتی خوای گەورەوە چوون لەگەڵ بانگەوازەکەی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆیشتن و وەڵامیاندایەوە، دوایەوەی کە کارەساتەکە قەوما بوو، برینی جەستە و کەلێنی ڕیز و دەلاقەی بەرەی ڕوبڕوون بوونەوەکانیان بەرفراوانتر بوو، تین و فشاری جاهیلیەتیان زۆرتر کەوت بووە سەر، گەمارۆ درابوون، فەقیر بوون، دووڕوەکان و جوولەکەکانی هەمووی کەوتبوونە شەڕی واتەوات بەرامبەریان. ئەم مجاهیدە خواناسە چاکە خوازە، چاکسازە خێرخوازە، لەو کاتی شکستە دەرونی و سەربازیەیە هاتە بۆ مەیدانی جەنگەکەوە، بە دینداریەکی سەرڕاستانە ئاڵاکەی هەڵگرت بوو. ئەمانە خاوەنی ئەو پاداشتن کە خوای گەورە فەرمێ ئەجرون عەظیم. ئەمانەی کە خەڵکی یعنی منافقەکان پێیانەوتن ئەوە ئەو خەڵکەواتە قوڕەیش و یاوەران و هاوپەیمانانیان گەلە کۆمەچیان لێتان کردویانەوە شاڵاوتان بۆ بێنن، لە خەمی ئەوە نابن، خۆترس عیب نییە کاکە، خۆترس عیب نییە، چەند جار بەیەمەواڵێن، بەڵام ئەمان باوەڕیان زیادیە کرد و ئیمانیان هەر لە برەوا بوو، ئەیانوت خوامان بەسە، هەرخوا باشترین سەرپەرشتیارە، هەرخوای گەورە کردگار و خاوەنمانە، کاری خۆشمان بەوە سپێرین. خوای گەورە فەرمێ دواییش بە سەرکەوتووی و بە دەستکەوتێکی زۆرەوە گەڕانەوە ماڵ و حاڵی خۆیان، ڕەزامەندی خواشیان بەدەستهێنا و نیعمەتی زۆریان پێدرا. لەوانش کە وتمان نیعمەت باسی ئیمانە، یعنی ئیمانیان قایمتر بوو بەخوای پەروەردگار و بە بەڵێنی سەرکەوتنەکەی و پاداشتی لای خوای خۆیان مسۆگەر کرد. دوای ئەمانەش فەزلی خوای گەورە لوتفی زیاتری لە گەڵاکردن، بۆیە زیاتر ئەچوونە بوارەکانی بەدەستهێنانی ڕەزامەندی خوای گەورە و زیاتر بۆ خوای گەورە ئەسوڵحان و زیاتر بۆ دینەکەی لێ ئەبڕان. خوای گەورەش خاوەن فەزلی مەزنە، ئەنجا فەرمێ ئەوە شەیتانە کە شوێن کەوتۆکانی خۆی تۆقاندە و چۆکی پێداداون، ئێوە لیان مەترسن، ئەگەر ئێوە ڕاستەکەن و مسلمانن تەنها لە من بترسن. پاشان ئاەتەکانی ترە فەرمێ ولا يحزنك الذين يسارعون في الكفر إنهم لن يضروا الله شيئا يريد الله ألا يجعل لهم حظا في الآخرة ولهم عذاب عظيم إن الذين اشتروا الكفر بالإيمان لن يضروا الله شيئا ولهم عذاب أليم
ولا يحسبن الذين كفروا أنما نملي لهم خير لأنفسهم إنما نملي لهم ليزدادوا إثما ولهم عذاب مهين. يعني قسەو هەڵوێستی ئەو کەسانە خەم و خەفەتت نەداتێ کە بە هەڵە داوان بەرەو کوفر خۆ ئەکتن و ڕاکەن بۆ لای ئەهلی کوفر و هاوارەکەن ئێمەش لەگەڵتانە بین لە بەرنامەکانتانین ئێمەش دەشی ئەو تیرۆریستانە وەستینەوە. ئەوانە خۆ هیچ زیانێک بەخوای گەورە ناگەێنن. خوای گەورە ئەوێ ئەوانە لە هەموو پشتێکی قیامەت مەحروم کە سەرباری ئەوەش سزای زۆر بەژان عەذاب عەظیمیان پێ بدا هەر ئەوان بە نسیبە بێ. ئەو کەسانەی کوفریان بە باوەڕکردی و مسلمانێتیان دا بە کافر بوون زیانیان لە خۆیاندا ئەوانە هیچ زیانە بەخوای گەورە ناگەێنن، هیچ سزای بەژان چاوەڕێیانە. با ئەوانەی کوفریان هەڵبژارد و کافربوونیان کردە ڕێباز زۆر باش بزانن کە ئەو تەمەنەی بۆمان دیاری کردوون و ئەو لەزەت و خۆشەی لە دنیادا پێمان داون خێری تیابێ بۆیان و هەرواش بەسەریانە ڕوا وا نەزانن کە وایە. نا ئەوە بوارە و بۆ تاقیکردنەوە داومان نەتێ، بوارێکە و بۆمان کردوونەتەوە تا ئیستدراجیان بکەین، تا تاوانی زیاتری تیا ئەنجام بدەن و کۆڵی گوناحیان قورستر بکەن و نامەی ئەعمالیان ڕەشتر بکەن، ئەنجا دوایی سزای زەلیلان ناچێژن. ما كان الله ليذر المؤمنين على ما أنتم عليه حتى يميز الخبيث من الطيب. بڕوانە خوای پەروەردگارە فەرمێ ناکرا خوای گەورە هەروە مسلمانان لێگەڕێ ئەو حاڵەتانیان بەسەرا بێ و بمێننەوە کە مسلمانی دیندار و مسلمانی بەزی و مسلمانی وەرە ڕووخا و ئەنجا دووڕوو گەندەڵ و بوودەڵەکانیش هەموو هەر سوارچاکی بەرەی جیهادەکە بمن، هەرە بۆیە تاقی بکرێنەوە. ئەم تاقیکردنەوەش هەرە بوو لە مەیدانی جەنگە ڕەفتار بنوێنن هەتاکو دەرکەون تاکو پاک و پیس لێک گوێ بکرێتەوە. ئەم واقعی ئەم ئاەتانە باسییانەکەن لە هەموو زمانێکا دووبارە بنەوە بۆیە خوای پەروەردگار کردوونی بە ئاەت خۆمە چیرۆکێک نییە بژێڕێتەوە بەس، چونکە کەرەستە و پێک هاتەکانی لە هەموونەوەیەکە نەگۆڕن، پۆلی مسلمانان هەروەکو خۆیان نەمێنن، ظالم لنفسه یان مقتصد یان ئەو کەسەی کە سابق بالخەیرات. کافرانی شەڕخواز هەروەکو خۆیان نەمێنن، کافران هەیە شەڕانیە هەیە مسالیمە، بزاوت و هەڵوێستی هەرلایەکیان بەرامبەر بەویتر هەروایە. ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم إن استطاعوا. بۆ ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ کاتێک کە تەتەر دوژمن هجوومیانە هێنا ئەو کاتێ هاتبوونە سەر بەغدا و ئەنجا لە ساڵی 656 ویستیان هێرش بێنە سەر شام، خەڵکەکەش زۆر تۆقی بوون، ئەنجا ریزی خەڵک هەڵاوێران جودا بوونەوە، پۆلەکان یەک و دوو لە یەکتر جودا بوونەوە. ابن القیم ڕەحمەتی خوای لێ بێ لە چەندین شوێنە باسی لەم حاڵەتە کردووە کە ئیمامی ابن القیم ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ چەند مەشغوڵ بوو هەم بە خەڵکەکەوە هەم بە دەسەڵاتداران هەم بە سەربازەکانەوە ورەی بەرزەکردنەوە خۆتان ڕابگرن سەرکەوتن نزیکە سەرکەوتن بە تەئکید دێ. جا ابن القیم ڕەحمەتی خوای لێ بێ کە تەلەبەی ابن تەیمیەیە باز لەم حاڵەتانە لە زۆر کتێبەکانی ئاوا ئیشارەتی پێدا